بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست چوارە ساڵ تێپەڕ دەبێت بە سەردامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی لە باشووری کوردستان. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین پەیام لە ماوەی ڕابردوودا چی کردووە لە داهاتوودا چی دەکات و تایبەتمەندەکانی ئەم کەناڵە چیە لە چاو کەناڵەکانی تر و لەمپەرەکانی بەردەم کەناڵی پەیام چین لەگەڵ بەڕێز محەممەد ئەحمەد بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای کۆمەڵ قسە لەسەرم پرسە دەکەین. کاک محەممەد بەخێر من سوپاس بۆمانتە سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین چوارە ساڵ تێپەڕدای وەسە دامەزانی کەناڵی پەیام ئەو ئامانجەی کە پەیام بۆی دامەزراوە ئایا ئامانجەکە هاتوۆتە دی چیتان کردووە لە داهاتوو بڵین بەنیازی چی؟ بەنای خۆی گەورە و میهرەبان سپاس کاک حەکیم سڵاو و ڕێزم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. حەزەکەم لە دەستپێکە پیرۆزبایی لە خۆمان و تەواوی هاوکارانم لە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ بکەین بە بۆنەی تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر تەمەنی ئەم دامەزراوە گرنگ و پڕبایەخە لە هەرێمی کوردستان دەستی ماندووبوونی تەواوی هاوکارانم دەکوشم چاویان ماچەکەم سپاسیانەکەم کە سەرڕای هەموو ئەو لەمپەڕ و عایق و تەحەدیانەی کە ڕۆژانە ڕوبەڕوومان ئەبێتەوە بەڵام ئەوان ماندوونە ناسانە و پێشمەرگە ئاسا شانیان ناوەتە بەردەم هەموو ئەو ناڕەحەتی و کەم و کوڕیانەی کە دێتە بەردەممان نایان هێشتۆ بۆ ساتێکیش بۆ چرکە ساتێکیش هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە لە ڕووی مرۆی لە ڕووی مادیەوە دەرکەی بە شاشەکە بەڵکو بە پێچەوانەوە توانیوانە پەیام بکەن بۆ پەیامەی کە جێی متمانە و هیوا و ئاواتی خەڵکی کوردستان بێ و هەروەها پیرۆزبایی لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامی شەکەم کە تەواوی خەڵکی هەرێمی کوردستانە بەوەی کە لە کوردستان و لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستانی ئێمەیە کەناڵێک هەیە کە بەڕاستی و بەڕاشکاوی هەڵگری پەیامێکی ڕاست و ڕوون و ڕەوانە بۆ ڕاستگۆیانە ئەوەی کە پێویست بێ لە بواری ئاینی لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتی لە بواری پەروەردەی و فەرهەنگی و ڕۆشنبیری و هەموو بوارە جیاوازەکان داتا و زانیاری ئەدا بە بینەر ئەمەش خۆی بۆ خۆی گرنگی و بایەخێکی هەیە بۆ پیرۆزبایی لە بینەرانی کەناڵی ئاسمانی و تەواوی خەڵکی کوردستانەکەم بەو بۆنەوە بە فعلی کەناڵی ئاسمانی پەیام لە تەمەنی خۆیدا لەو ساتە وەختەی کە دروست بووە بە هەوڵ و ماندووبوون و ئەرکی کۆمەڵێک لە خەڵک کۆمەڵێک بەڕێز کە بنیادراوەتە ئەم ساتە وەختە ئەوەی کە لەگەڵمان بەردەوام و ئەوەشی کە لە هەر قۆناغی لە قۆناغەکانە بەهۆی هەر بار و دۆخێکەوە نەیتوانی و بەردەوام بێ و ئێستا لە سێکتەرێکی ترە ئیشەکە سپاسی هەموو لایەکیانەکەین توانیوانە ئەرکی باش ئەنجام بدەن و پەیام بەو توانە مەحدودە دیاریکراوەی کە لە بەردەمیا بوو و سەرڕای ئەوەی کە لە بەردەم کۆمەڵێک بەرپرسیارەتی جیاوازە چونکە کار حەکیم خۆت ئەزانی کەناڵێک کاتێک کەناڵێکی مولتەزیم جیاوازە لە کەناڵێکی نامولتەزیم ئێمە کەناڵێکی مولتەزیمین بە کۆمەڵێک بنەما و پرەنسیپی خۆمانەوە یەکێ لە بنەما گرنگەکەمان بریتە مولتەزیمین بە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ مەبادی ئانەی کە بۆمان دیاری کراوە جا ئەمەش کۆمەڵێک ئەرکی زۆر قورسی خستۆتە سەرشانی ئێمە کەوامان لە ئێکە ئێمە ناتوانین دەستبەرین بۆ کۆمەڵێک بار و دۆخکە هەیە بەرپرسیارەتێکیش کە ئێمە لە دوجارە کەناڵێکی حیزبین و وتەبێژی فەرمی کۆمەڵی دادگەری کوردستانین ئەویش کۆمەڵێک ئەرکی حیزبی و سیاسی لەسەرمان واجب کردووە سەرڕای ئەوانە ئەرکێکی گرنگ کە لە سەرشانی ئێمە و ئێمەی ئیجبار کردو کە مولتەزیمین پێوی ئەویش پاراستنی سلمی اجتیماعی کۆمەڵگایە ئەوەی کە پێی دەوترێ ئاسایشی کۆمەڵایەتی لە نێو کۆمەڵگا کە ئێمە وەکو کەناڵێکی بەرپرسیار وەکو میدیایەکی بەرپرسیار و مولتەزیم وای لێ کردوین ئەو ئیلتیزاماتانی کە بۆمان دروست بووە لە چوارچێوەیەکی دیاریکراوە هەنگاوەکانی خۆمان دەدەین و کارەکەین ئەمەش ئەرکی ئێمەی قورس کردووە وەکو لایەنە بەرپرسیارەکە سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک کێشە و گیر و گرفت و مەشاکل بەردەمان قسە بکەین ئێستا بۆ نمونە لەمپەری گەورەی بەردەم پەیام کەناڵی پەیام چییە نێو لەمپەرانە داراییە مرۆییە ینی لە چاو ئەو دارایی و مرۆیی کە هەیە شتێکی بەرهەمێکی زۆری پێشکەش کردووە بەئەکیدی یەکێک لە لەمپەڕە هەرە گرنگ و سەرێکیەکان و توانی ناوی بڵێن ڕقەمیەک بریتە لە کێشەی دارایی تەحەدیەکی یەکجار گەورەیە بۆ ئێمە کە ئەو دارایی کە لە بەردەستی تۆڕی میدیاییایە و بۆ بەشە جیاوازەکانی خۆی سەرفەکە داراییەکی زۆر دیاریکراوە ئەگەر بەراوردی کەین بۆ میدیانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە باوەڕکە هەندێک پیج لە هەرێمی کوردستانە لەوە ئەچێ بودجەکان زۆر زیاتر بێ لەو بودجەی کە لە بەردەم تۆڕی میدیایی کۆمەڵدایە کە تۆڕی میدیایی کۆمەڵ چەند سێکتەرێکی جیاوازی لە خۆی گرتووە من ضمنیهم کۆڵەکێکی ئەساسی بریتە لە کەناڵی ئاسمانی پەیام چ جای ئەوەی ئەگەر بەراوردی بکەین بە کۆمەڵێک کەناڵی
هەم حیزبی هەم سێبەرەکانی حیزب چونکە لە هەرێمی کوردستانە کێبڕکیەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی لەگەڵ کۆمەڵێک میدیای گەورە و زەبەلاحان کەم میدیایانە بەشی زۆریان میدیای حیزبین و لەلایەن حیزبەت بە تایبەت حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان و داعمەکرێ خۆشت ئەزانی کاک حەکیم ئەمانە پارێکی هائیل لە بەردەستیانەیە بودجە و سەروەت و سامانی ئەم وڵاتە هەموو لە بەردەستی ئەوانەیە مەبالغی هائیل لە بەردەستیانەیە کە ئەتوان سەرفیکەن بۆ ئەو بوارە و هەم ئەو کەناڵانش کە بەڕاستی سێبەری حیزبە دەسەڵاتدارەکانە لە هەرێمی کوردستانە ئەگەر بەراوردی بودجەکانیان لەگەڵ ئێمە بکەی باوەڕ کە لەوانەیە بودجەی مانگانی کەناڵی ئاسمانی پەیام بودجەی ڕۆژێ دوو ڕۆژی ئەو کەناڵان نەبێت بەڵام سەر ڕای ئەوە توانیتانە بەو بودجەکەمەش کێبڕکێ و کەناڵانە بکەن بە ئەکیدی بەخۆی ئەمە نقطە گرنگەکەیە کە پەیام سەر ڕای ئەوەی کە لە بەردەستایەتی بە جوهدی ئەو توانامرۆیی کە هەیە وەگوتم ئەو پێشمەرگە و سەربازەونانەی کە لە کەناڵی ئاسمانی پەیامان چ ئەوانی دەرەکەن و ئەوانەشی کە دەرناکەون کە بەڕاستی کۆمەڵە سەربازی ونن لە هەموو بەشە جیاوازەکانی کەناڵی ئاسمانی پەیام بە جوهد و بە ئینتیما و بە شوناسی ئەوان کە ئینتیمان بۆ مؤسسەکەی خوانێ و شانیان ناوەتە بەرباری بەرپرسیارەتیەک ئەو موچە و ئیمتیازە مادیانی کە ئێمە پیان ئەدەین لەوانەیە لە 120 هاو ئاستەکانیان بێ لە کەناڵە میدیا جیاوازەکانی تر بەڵام لەبەرەوەی ئەم توانامرۆیی کە لە لای ئێمەیە خەڵکێکن بە عەقیدە و بە ئیمان و بە ئیلتیزامەوە ئیش ئەکەن گویان نەداوەتە ئەو توانە دارایی کە پیان ئەدرێ ئەو بودجە دارایی کە بۆیان دابینەکرێ ئەمە نقطەیەکی ئیجابیە بۆ ئێمە ئەو خەڵکی کە بەڕاستی لە تۆڕی میدیایی کۆمەڵ ئیش ئەکا خەڵکێکن کە خاوەن شوناسن خاوەن عەقیدەن ئەمەش جارێکی تر پاڵنەرێکی سەرەکیە بۆیان کە شان بدەن شان ئەو بەرپرسیارەتێ بۆیە پەیام توانیوێتی بەو توانایی کە لە بەردەستایەتی مادی و مرۆی کێبڕکەی کەناڵە زۆر باریز و دەرکەوتەکان کا لە هەرێمی باشە بەس ئەو خەیران داراییە وای کردووە کەمی ڕۆژنامەنووس کەمی کارمەندی شەبێت لە کەناڵەکە گرفتان هەبێت لەم ڕۆژە و لە هەموو بەشەکان بە ئەکیدی زۆر گرفتمان هەیە گرفتی گەورەشمان هەیە تەمان توانای مالی ئێمە ناتوانین یعنی جێگاکەی پڕکەینەوە بۆ لەبەر ئەوەی تۆ ڕاستە ئەو کارمەندانەی کە لێرن بە موچەیەکی ئیمتیاز و هاوکاریکی مانگانی کەم دەوام ئەکەن سەر ڕای ئەوە لەگەڵ ئەوەش ئێمە عەجزمان هەیە لە ناو کارمەندەکانە ینی بەشێک ئەگەر جاری وای پێویستی بێ 5 کەس 6 کەسی تیاابێ ئێمە کەسێک 2 کەسی تایە ینی لە 130 بۆ تا لە 140 توانای مرۆیمان عەجزە لە ناو کەناڵەکەیە ئەم تواناکەمە ئەرکی سەرشانی خروج کردووە تەمان بتێ و نەتەوێت ئەمە بۆ ئامێریش بڵێن وای کردووە ئامێر و کەلوپەلی پێویست بۆ پاشە ڕاستە خۆیەکان بێ بۆ ئامێرەکانی ناو بڵین دەستگای سەرەکی بێت گرفتی بۆ دروستکردن لەمڕۆ هەم بارەدارایەکەمە بە ئەکیدی کاک حەکیم لەبەرەوەی کەناڵی ئاسمانی توانایەکی تەکنیکی و تەکنۆلۆژی بەردەوام پێشکەوتی ئەو بەردەوام پێویستی بە ئەپدەیتە ئەو ئامێرە ئەو کامێرێکی ئێستا ئیکڕی ساڵێکی تر 2 ساڵی تر پێویستی بەوەیە کە تۆ ڤێرژنێکی تازەیە ئەوی بکەی بەڵام ئەو کەلوپەلانەی کە لە ئێمە لەم کەناڵە بەکارێنی بەم ستودیۆ بە ڕێزیشتەوازم 6 ساڵە جەناب لە ناو ستودیۆ بەرنامە پێشکەشەکەی ئێخۆ عەقڵ و سەلیقەمان بەوە ئەشکێ و توانای ئەوە یعنی بیرکردنەوەمان بۆ ئەوە هەیە ئەم ستودیۆ بگۆڕین ئەو کامێرە بگۆڕین ئەو ئینارێ چاکەین ئەوە بکەین بەڵام کاتێک کە نایکەین ئەم کەم و کوڕیانە هەیە لە لای ئێمە لە ڕووی تەکنیکی و ئەدەوات و پێداویستیەوە تەنها بابەتەکە مادەیە لەبەرەوەی بۆ ئەو کەلوپەلانی ئێمە لێرە بەکاری دێنین زۆرینەی زۆری کاک حەکیم ئێستا لە بەشێکی زۆری نەک لە کەناڵە جیهانیەکان لە کەناڵەکانی هەرێمی کوردستانیا تەنانەت هەندێک لۆکاڵی هەیە لە هەرێمی کوردستانە توانای ئیمکانیەتی تەکنیکی و کەلوپەلی لە ئێمە باشترە بۆ لەبەرەوەی بارودۆخەداراییەکە نەیتوانیەوە ئێمە ئەوە بکەین ئەوە جەنابەت باست کرد بابەتی ئەو کەلوپەلانەی پێویستە بۆ گواستنەوەی لایڤ و ئەوانە یعنی ئەوە توانایەکی زۆر مەحدودی ئێمە لە بەردەستمانە هەیە لە شارێکی گەوری وەکو سلێمانی ئەمە تەنها یەک بۆ کەس لایڤمان هەیە ئەگەر بینێرین بۆ شوێنێک لە شوێنێکی تر حەدەسێک ڕووداوێک هەبێ ئێمە گیر و گرفتمان بۆ دروست لە پاڵ ئەمەش توانە مرۆیەکە بەراورد ناکرێت کاک حەکیم یعنی ئێمە لە شارێکی وەکو سلێمانیە پەیامنێرێکمان هەیە لە هەولێرە تازە توانیمانە بیکەینە 2 پەیامنێر ئێخۆ خۆتەزانانی ئەگەر بەراوردێکی بە کەناڵەکانی تر کەناڵی وای لەم شارە 6 پەیامنێر 8 پەیامنێر 10 پەیامنێری هەیە کە حەدەسی جیاواز لەم شارە ڕۆژانە حەدەسی سیاسی کۆنگری ڕۆژنامەنووسی بابەتی کۆمەڵایەتی ئەنواع وەشقال کێشە دروست ئەبێ تۆ کاتێک گەچی لە شوێنێک پەیامنێرێک دەچێت بۆ شوێنە تەختیەکە دوجار شوێنەکەی تر لە دەست ئەچێ ناتوانێت تەختیکە بۆیە ئەم کەلو ئەم کەم و کوڕیانە بە شاشەی ئێمە دەرەکەوێت بەڵام هەندێک جار بینەر ئەمە نبینی جاریان نایبینێ دوات دەزانێت کەم و کوڕێکە نا بە ئەکیدی ئێمە ئاگامان لێتی ئەقلیشمان پێشکێ بەڵامەوەی دەستی ئێمەی بەستووە توانە مرۆیەکێ توانە مادیەکەیە کە نەمانتوانی وەکو پێویست دابینی باشە بەس بڵێن کەناڵی پێم زمان حاڵی فەرمی کۆمەڵی دادگەریە و ئەو پشتگیری دەکا و خاوەنی ئیمتیازیەتی دەستی وەردان هەیە
ینی لە کاروبارەکانتان ئەوەی کە چۆن ئیش بکەن کێ بانک بکەن ئەو دەستی وەردانە هەیە ڕازگویانە پێ دڵێم کاک حەکیم ئەندازەیەکی زۆر باش ئێمە دەستکراوین جەنابەت ئامادە و پێشکەشکاری یەکێک لە بەرنامە هەرە سەرەکی و گرنگەکانی کەناڵی ئاسمانی پەیامی کە ڕۆژانە هەفتەی 5 ڕۆژ تۆ لەسەر ئەم شاشەی میوانت هەیە ئەتوانم بڵێم ینی لە 100 دەستت کراوەیە لەسەرەوەی کێ میوان بانگەکەی ئەمە ڕاستە بۆ هەموو بەشەکانی تریشمان نەخێت لەو ڕۆوە کۆماڵ ئەندازێکی زۆر باش ئێمەی دەستکراوە کردووە و کۆمەڵێک هێڵی گشتی هەیە کە ئێمە خۆمان دیاریمان کردووە و استراتیژی میدیایی ئەم کەناڵە و بەڵگەی ئەوەی بەشێکی زۆری ئەگەر ڕاو بۆ چوون و سەرنجی خەڵکی جیاواز لە بیرکردنەوەی ئێمە نەک تەنها بیرکردنەوەی کۆمەڵ بیرکردنەوەی ئیسلامیش نا بیرکردنەوەی خەڵکی دەرەوەی ئیسلامیش خەڵکی ڕادیکاڵ خەڵکی تەکنۆقڕات خەڵکی جۆرا و جۆر وەربگری دید و بۆچوونی جیاوازە لەسەر کەناڵی ئاسمانی پەیام بە بەراورد بە کەناڵەکانی تر کە پەیام هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان هێنراوەتن سەر ئەم مێزە و لەبەردە مایکی پەیامە توانیوانە بۆچوونی خۆیان دەربڕن ئەگەر 180 دەرەجەش پێچەوانەی دید و بۆچوونی کۆمەڵی دادگەری بێ ئەمە بۆ ئێمە خاڵێکی وەرچەرخانەوە بۆ ئێمە خاڵێکی یەکجار ئیجابی و شاناسی پێوەکەین و پەشیمان نین لەوەی کە بەردەوام ئێرە توانیوانە بیکەینە سەکۆیەک بۆ ئەوەی خەڵکی غەیری خۆشمان قسە و بیر لەگەڵ پاراسی تایبەتمەندی ئیسلامی و کولتوری ڕەسەنی بەئەکیدی ئێمە ئەوە یعنی یەکێ ئەو گوتم ئێمە میدیایەکی بەرپرسیارین مولبەدیایەکی ملتەزیمین دەست نابین بۆ کۆمەڵێک بابەت کە پێچەوانی ئەو مەبادی ئانە بێت کە عەرزم کردی لەسەرتاوە باش بەس وەکو تایبەتمەندی بۆنم لە ڕووی گەیاندنی زانیاری سەرنی وردی لە هەواڵەکان ڕاشکاوی توانیتانە بەو ئاراستەیە کار بکەن ئەنی بە تایبەتی لە ڕۆ زانیاریەکەیەوە هەواڵی ساختە ئەنی بڵاو نەکەنەوە سەرڕایەوەی کە ڕەنگە دەستگەشتن بە سەرچاوەکانی زانیاری مەحدود بێ سنووردار بێ ڕێگری هەبێ بەئەکیدی ئەوەی جەنابەت باست کرد لەو نقطەوە دەست پێ بکەم دەستگەشتن بە زانیاری لە هەرێمی کوردستانە زۆر دیاری کراوە و بە تایبەتریش بە ئەو میدیانی وەکو ئێمە کە ئێمە میدیایشی ئۆپۆزیسیۆنین میدیایشی ئیسلامین زۆر مەحدودە کۆمەڵێک شوێن هەیە کە سەرچاوی زانیاری نادرێ بە ئێمە تەنانەت زانیاریەکان یعنی کۆنگری ڕۆژنامەنووسی هەیە لە ئاستی باڵا و لایانی بەرپرس لە هەرێمی کوردستانە کاتێک کە ئەنجامی ئەدەن میدیاکانی ئێمە لێ بەشەکەن لێەوە بیگرە کاک حەکیم هەتاوەکو زانیارە گرنگ و وردەکان کە بە ئێمە نادرێت لەگەڵ ئەوەشدا ئێمە گوتمان لەبەرەوەی میدیایەکی بەرپرسین و میدیایەکی مولتەزیمین ئەو پەڕی دقت ئەو پەڕی سەلیقامان بەکاری هێنا و لەو زانیارانی کە ئیدەین بە بینەر چونکە دروشمی ئێمە ڕاستی و ڕاشکاویە ڕازگۆین لەگەڵ بینەری خۆمانە بۆیە وردەکاریەکی تەواو لەو زانیاریانە چ ئەوەی لە هەواڵی ئێمەوە دەرەچێت چی ئەوەی لە سوسیال میدیا و پیجەکانی پیجی کەناڵی ئاسمانی پەیام و تەواوی دیجیتال میدیای پەیامەوە دەدرێت بە بینەر و بەوانە دقت و وردەکاریەکی یەکجار وەکو هەواڵی ساختە و فەیکوانە بڵێن کە ئەمڕۆ خەڵک زۆر پێوەی گیرۆدەیە کاریگەریشی لەسەر ڕای گشتی بەئەکیدی ئەمەوە بابەتێکە گیرۆدەی بوون لە هەرێمی کوردستانە کاک حەکیم بەداخەوە وەکۆڵێ میزاجی خەڵک لە وڵاتی ئێمە شێوێنراوە وایان لێ کردۆ بە ئاراستێکی ناتەندروستە براوە بۆیە هەندێک جار کۆمەڵێک میدیا جا ڕسمی بێ یان ناڕسمی بێ ڕسمی بێ یاخود سێبەر بێ نابەرپرسانە لەگەڵ ڕێزمە داتا و زانیاری لە پێناوی ڕاکێشانی بینەر و کۆمنت و بەرزکردنەوەی ئەکتیڤیتی و ئینگەیجمنتی خۆیان ئیشەکانەکەن بەڵام پەیام دەستی نەبردو بە بەڵگەی ئەوەی کە لە کۆتا راپۆرتی ڕێکخراوی پاسەوانە کە ڕێکخراوێکە هەڵسەنگاندنی بۆ یەک ساڵی ڕابردوو کردو لەسەر ئەو هەواڵە فەیکانە ئەو هەواڵە ساختانی کە لە میدیای کوردیەوە تەوان بۆ کۆمەڵێک میدیای سەرەکی لە هەرێمی کوردستانە ئەنجامیدا و خۆشبەختانە پەیام بە شاشەی و بە دیجیتال میدیاکەشیەوە یەک هەواڵی ساختەشی لە ماوەی ساڵی ڕابردووە نەداوە ببینەدان ئەمە بۆ ئێمە دەستکەوتە و بۆ ئێمە شانازیە زۆر ئاسانە کاک حەکیم تۆ لە میدیایە هەواڵی ناڕاست بێ ببینەر بینەر ئاراستەکەی بە شێوازێکی ناتەندروست شێوازێکی پۆپۆلیستانە بە شێوازێکی پۆپۆلیستانە و ئامانجە تەنها ئەوە بێ خەڵک سەر لێ بشێوێنی ئەمە زۆر ئاسانە ئێمەش ئەقڵمان پێشکە و سەلیقەی ئەومانێ و باای ئەوەش ڕۆژنامەنووسمان هەیە کە ئەم پەیامە نادروستە بدەین بەس وە گوتم ئێمە دەستمان بۆ ئەوە نەبردەوە بۆ ئێمە جێگای شانازیە بۆیە لەو هەڵسەنگاندنانەی کە دەبینین پەیام کاتێک دێتە ناو هەڵسەنگاندنەکانەوە ئێمە شانازی پێوەکەین کە وەکو میدیایەکی بەرپرس بەبێەوەی هیچ هەواڵێکی ساختە بدەین بە بینەرەکانی خۆمان لەو دۆسێ گرنگانەی کە بۆ ناوچەند ساڵی ڕابردوو توانیتانە کاری ئیشی لەسەرکەن بۆ نمونە ئەوەی بادینان هەیە
کەیسی بادینان هەیە خۆپیشاندنەکانی بنون ئەو ماوەی 2 ساڵی ڕابردوو ئێستای قوتابیان و چین توێژ جیاوازەکان هەبووە هەڵاتنی بۆنە خەڵکە بووە لە دەست دەسەڵاتی کوردی بۆ بیلاڕوسیا و ئەوانە لەم ڕۆژ توانیتانە ئیش لەسەرم دۆسیانە بکەن بە ئەکیدی کاک حەکیم سپاس بەخوای گەورە هیچ شوێنێک نەبووە کە خەڵک دەنگ و ڕەنگی ویستبێتی بیگەێنێ مایکی پەیام لێ نەبوو و هاوکاری نەبوو پشگیری نەبووێ جا پرسەکە کۆمەڵایەتی بوو بێ سیاسی بوو بێ خزمەتگوزاری بوو هەر جۆرێک لە پرسەکان جەنابەت کۆمەڵێک نمونەت باز کرد لە کەیسی گیراوانی بادینانە پەیام یەکێک بۆ لەو منبەرە سەرەکیانەی کە دەنگی مەزڵومی ئەو گیراوانی بە بەردەوامی گەیاندووە و داکۆکارێکی سەرەکی بۆ لەو بابەتەیە لە بابەتی خۆپیشاندانەکان چ ئەوەی بۆ خزمەتگوزاری کراوە چ ئەوی قوتابیانی زانکۆ و مامۆستای گرێبەست و مامۆستای وانە بێژ و هەموو ئەو چین و توێژانەی کە لە نێو کۆمەلگایە کراوە پەیام ئەو میدیایە بووە کە بەردەوام لە پێشی ئەوە بوو لەو پێناوەشە ئێمە ئەگەر دیقەت بێ راپۆرتی پێشەلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان کە دەکرێت بەردەوام پەیام بلۆکێکی گەورەی لێ بەرەکەوێت ئەو راپۆرتانی 6 مانگ جارێک ساڵی جارێک چ لە ناو ڕێکخراوە NGOکانی کوردستان بڵاوەکرێتەوە چ ئەوانەشی کە لە قۆنسڵخانەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بڵاوی ئەکەنەوە بەردەوام پەیام پشکی گەورەی بەرکەوتۆ کە پێشەلکاری بەرامبەر کراوە ئەمە بەڵگەیە لەسەر چی ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە پەیام لەنا یعنی دەنگی ناڕازی ئەو خەڵکەی گواستۆتەوە بۆیە هێزە ئەمنیەکان لایەنە حکوومیەکان ئەوانە پێشەلکاریان بەرامبەر کردوون و هیچ خۆپیشاندانێک نەبووە لە کوردستانە کە خەڵکی داوای مافی ڕەوای خۆی کرد کەس ناگرن لەو سنوورە بێ لەو دی و بێ ئەمە خۆپیشاندانی تەڵەبەش لێرە هەیە شەغڵێدان هەبوو لە تەڵەبە ڕووماڵتان کردو بڵێن لەو دیوش بە هەمان شێوە خاتریان ناگرن لە هەردوو زۆن لە زۆنی ئەم لاش و لە زۆنی ئەو لاش بەداخەوە کەسام واقع و دیفاکتۆیەک لە هەرێمی کوردستانە هەیە خاتری کەسمان نەگرتووە و ئەگەر هەڵسەنگاندنێکی بابەتی بۆ بابەتەکانی پەیام بکرێت ئەمە زۆر بەوازحی ئەیبینێ بەڵامی تر خۆتە زانی بە تەبیعەت زۆربەی خۆپیشاندانەکان کەوتونەتە ئەم دەڤەرەوە ئەکید پەیام زیاتر لەوێ خۆ ئەگەر لەو دەڤەرە لە هەر شوێنێکە خۆپیشاندان هەبێت ناڕزایی خەڵک هەبێت داواکاری هەبێ کۆنگرە ڕۆژنامەنووسی هەبێ لەوێ کەیسی گیراوانی بادینان لەوێ هەبووە هیچ جەلسەیەکی محکەمە نەبووە پەیام لەوێ نەبێ و بە ئازایانە دەنگی ئەو خەڵکە نەگەێنێت لە کەیسی بادینان لە کەیسەکانی تر ئەگەر هەبوو بێ بەڵام بەداخەوە تەبیعەتی وەگوتم شوێنەکان بەو شێواژەیە خۆپیشاندانێکی زۆر کەوتۆتە ئێرە و ناڕزایەتێکی زۆر لێرەیە یە مەجبور زیاتر ئەمە بە شاشەکەەوە دەرەکەی باش ئەی سەبارەت بەداچوون بۆ مەسەلەکانی گەندەڵی چ ئەوە بێ خۆتە ناگەدان لە بواری نەوت گەندەڵێکی زۆر هەیە خاڵە سنووریەکانە داهاتی ناوخۆیە کەمی خزمەت گوزاریە لەو ڕوانەوە چیتان کردووە یاخود فشارتان دروست کردووە لە بابەتە میدیایەکان ڕووی ڕەنگی داوەتەوە بە ئەکیدی کاک حەکیم ئێمە وەگوتم لە هەر شوێنێک کەم و کوڕی هەبوو بێ دەستمان لێ نەپارێسە و مڕاعاتی هیچ لایەکمان نەکردووە بۆ لەبەرەوەی وەگوتم میدیایەکی بەرپرسین و ئێمە میدیایەکی ئۆپۆزیسیۆنین بە تەکید ئەرکی ئێمەیە کە ئەو کەم و کوڕیانەی کە هەیە لەلایەن دەسەڵاتەوە ئەو دزی و فزیە ئەو بە هەدەردانە ئەو ناعەدالەتیە ئەو مافخورانەی خەڵکی کوردستان لە هەر سێکتەرێک لە سێکتەرەکانە بێ ئێمە دەستمان بۆ بردو ببێ ئەوەی سڵ کەینەوە لە هەر شتێکە جا ئەگەر لە ئیبراهیم خەلیل و پێشخابور گەندەڵی هەبوو بێ و دەستمان پێیگەشت بێت ئیشمان لەسەری کردووە هەتا ئەکاتە پەروێز خان و باشماخ و هەموو ئەم زۆنانەی ئێرە ئەگەر لە بەڕێوەبەرایەتیەک هەبوو بێ لێرە یاخود لە بەڕێوەبەرایەتیەک لە دەڤەری ئەولا لە هەر شوێنێکە هەبوو بێ ئێمە دەستمان بۆی بردووە ئەگەر هەر زۆر جار هەوڵمانداوە یعنی زانیاریەکانیشمان لێ شێراوەتەوە بەڵام بە ڕێگای جۆرا و جۆر هەوڵمانداوە ئەو زانیاریانە دەست بخەین و ئەوەی کە ڕاستی هەیە ئێمە وەگوتم میدیایەکی پۆپۆلیست نین میدیایەک نین بین بەبێ زانیاری لە خۆمانەوە بین میدیایەکی بەرپرسین هەوڵمانداوە دەستمان بگاتە زانیاری ڕاستەقینەکان و ئیشی لەسەرکەین و زۆر کەیز هەبووە کە پێشتر خەڵکی هەرێمی کوردستان نەیزانی و پەیام جوڵانیەتی دوجار ڕای گشتی لەسەر دروست کردووە حەزەکەم بابەتێکە ئیشی لەسەرکەین جا هەندێک جار پرسەکان پرسی ئاینی بووە هەندێک جار پرسەکان پرسی کۆمەڵایەتی بووە هەندێک جار پرسی پەروەردەیی بووە پرسی ئەوەی کە پێی دەوترێ ئاسایشی کۆمەڵایەتی بوو ئەم پرسانە زۆر کات پەیام قدووە بووە کە توانیەتی ڕای گشتی لەسەر بجوڵێنێت لەم نزیکانە کۆمەڵێک پرس دروست بوون چ لە گۆڕینی وانەی پەروەردەیی لە پەروەردەی ئیسلامی لە قۆناغەکانی خوێندن چ یاسای توندوتیژی خێزانی چ لە منعکردنی خوێندنی قورئان لە بەشێکی ئەو لەلایەن وەزارەتی ئەوقافەوە کە بە کتابێک دەری کردبوو خۆ مەگەر ئەوە پەیام بوتوانی ئەم کەیسانە بڕوژێنێت و ڕای گشتی لەسەر دروستکات باش یعنی ئەمە بۆ ئێمە دەستکەوتە کە هەندێک لەم پرسانە توانیوان ڕای گشتی لەسەر دروستکەین باڵە ینی چوارچەوەی یەکەم ئەو باسیکردگان نیزانیاری بڵێن چوارچەوەی دووەم مەسەلەی پاراستنی خێزان چکە هەندێک کەناڵ هەیە بە ئاراسیەوەیش دەکە بۆ نمونە ژەهر لە ناو کۆمەڵگە بڵاو دەکەنەوە خەڵک فێری تەکنیکی خیانە دزیکردن شەڕکردن دەکەن ئێوە لەم ڕوانگەیەوە
چیتان کردو یاخود بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دیاردەنامەوانش کە ئاراستەی کۆمەڵگا دەکرێن. ئەو دیاردەنامەوانی جەنابەت باست کرد تەمان بەداخەوە بە شێوازێکی مبەرمەج لە هەرێمی کوردستانە و پشبەز بە بودجەیەکی زەبەلاح کە دابی نەکرێت چ لە ناوخۆی هەرێمی کوردستان لەلایەن حیزب دەسەڵاتدارەکانەوە بەداخەوە چەندێ جاریش بە ناوی ڕێکخراوی نێودەوڵەتیەوە لە دەرەوەی کوردستانە دابین دەکرێت بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی و پەروەردەی و خێزانی لە وڵاتی ئێمە. دەیان میدیای نابەرپەرست لە وڵاتی ئێمە کراوەتەوە کە لە ڕێی درامای مدەبلەجەوە لە ڕێی ئەوەی بەناو کچە مۆدیێلەوە کە پێی دەڵێن بەناو هونەرمەندەوە کە پێی دەڵێن بەناو کۆمەڵێک لەوانە ئیش ئەکەن لەسەر ئەوەی کە شیرازی کۆمەڵایەتی و پەروەردەی ئەم کۆمەڵگەی ئێمە پێچەوانەی شەپۆلی ئاین و دابوونەریت و کللتوری ئەم کۆمەڵگەی ئێمە مەلە ئەکەن کاریگەری و ژەهر ئەڕێژن بەداخەوە. ئەمە ئەرکی ئێمە یەکجار قرس کردووە چونکە کە من ئەو میدیانەی کە لە هەرێمی کوردستانە بەرپرسانە ئیش ئەکەن و بە تایبەت میدیای ئیسلامی بن ڕوبەڕووی ئەم مەدە گەورە ئەم شەپۆلە گەورەیە ژەهر ڕشنە بنەوە لە هەرێمی کوردستانەوە کە دەسەڵاتی لە پشتە کە وڵاتانی نێودەوڵەتی و لە پشتە کە پارێکی زەبەلاحی لە بەردەستایە بەڵام تۆ بەو ئیمکانیەت و دەسەڵاتی کە لە بەردەستای قورسە ڕوبەڕووی ئەمانە بیتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە لە هەر شوێنێک ئێمە هەسمان بەمانە کردبێ چ لە ڕێی بەرنامەی خۆمانەوە چ لە ڕێی هەواڵەوە چ لە ڕێی پەیجەکان و دیجیتال میدیاوە دەستمان بۆ بردو نمونەیەکت بۆ بێنەوە کاک حەکیم کۆتاشت کە بەڕاستی لەیەکێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان و ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی جێندەری لە وڵاتی ئێمەیە ئیشی ئەکرد لەس بە ناوی جێندەرەوە لەسەر تەرویجدان بە بابەتی هاوڕەگەزبازی ئەوە یەکەم میدیا پەیام بوو کە دەستی برد بۆ ئۆمەلەفە و کۆمەڵی ئیشی جددی لەسەری کردوای لێکرد ستۆپی کرد بە ئەو زانکۆی لە هەرێمی کوردستانە و کۆمەڵی گۆرەکشۆپیان ئەنجام دایک ویستیان ئەنجامی بدەن ویستیان لە هەڵەبجە وەرەکشۆپ ئەنجام بدەن پەیام دەستی برد بۆ ئەو مەلەفە و ڕای گشتی لەسەر دروست کرد ئەم ڕای گشتێت توانی فشارێ دروستکان چونکە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی میدیا کاک حەکیم بریتێ لەوەی تۆ ڕای گشتی دروستکەی خەڵک وشیار کەیتەوە لەوەی کە مەترسیەک لە ڕێیە کارەساتێک لە ڕێە لە سێکتەرێک لە سێکتەرەکانی کۆمەلگایە ڕای گشتی لەسەر دروست کرد دوجار ئەو ڕێکخراو نەیتوانی وەرکشۆپەکەی لە هەڵەبجە ئەنجامدا ناچار چوون لە دەڤەری ڕاپەڕین ویستیان ئیش لەسەر ئەم بابەتەکەن ئێمە جارێکی تر وەکۆڵە فۆکەسی میدیایمان خستە سەر ئەم بابەتەوە ڕای گشتیمان ئاگادار کردەوە لەم مەترسیە خۆشبەختانە ئەندازێکی باش ستۆپیان پێکرا و ئێستا لە قەیدی تحقیقان لەو بابەتە ئەمە ئەرکی ئێمە وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی کۆمەڵایەتی ئەرکی ئێمەیە کە چۆن بتوانین نێڵن شیرازی ئەم کۆمەلگایە تێک بدە لەلایەن ئەو باشانەوە لەو ڕۆ کارتان کە بەس گلەیشێ بۆ من لەسەرەوەی کە بۆ منەوەکو پێویست کەناڵنێ تایبەت بە درامای ئیسلامی خێزانی هونەری ئیسلامی وەکو پێویست پەیوەندی بە هەر بەلایەنە مادیەکە وهەیە ئەگەر لایەنە مادیەکە دابین بکرێت ئەوەش پڕ دەکرێتەوە چووکە فەراغێک هەیە ینی لەمڕۆ بەڵێ بە ئەکیدی بەداخەوە ئێمە لەگەڵ ئەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی هەواڵی سیاسیە بەڵام لەبەر ئەوەی ئەو بەدیلانەمان نییە کە جەنابەت باست کرد بە خۆکاری مادە طبیعیە بۆ ئێمەش بتوانین سێ چوار پەیاممان هەبێ پەیامی درامامان هەبێ پەیامی سپۆرتمان هەیە پەیامی گەنجان و پەروەردەییمان هەبێ پەیامی مناڵانەمان هەبێ بۆ هەموو ئەمانە ئێمە پرۆپۆزەلیشمان ئامادەیە و لە استراتیژی خۆشمانە دیاریمان کردو لە پلانی ساڵانەشمانە هەیە بەڵام ئەمانە هەمووی وابەستەیە بەچی وابەستەیە بە بواری مادیەکەیەوە ناچار کە ئێمە نەمانتوانێت لەم قۆناغا ئەو فەراغا بە سەربەخۆ پڕکەینەوە خۆی ئەساس وایە بە سەربەخۆ پڕکەیتەوە کاک حەکیم چونکە میدیا ئێستا بە ئاراستەی تەخەسوس ئەڕوا بە ئاراستەی پسپۆڕی و ئەوەی کە پێی دەوتێ تایبەتمەند ئەڕوا ئەم میدیانە زیاتر کاریگەرن بەڵام ئێمە لەبری ئەوەی ئەومان پێ نەکرا هۆڵمانداوە لە ناو پەیامە و لە ناو بانگەوازیشە بیرمان نەچێت چونکە ئێمە کەناڵی بانگەوازیشمان هەیە ئەم بابەتە کۆمەڵای پرسی ئاینی و کۆمەڵایەتی و پەروەردەی ئەمانە جارێکی تر لە ڕێی کۆمەڵێک بەرنامەوە جێگا بکەینەوە بۆ ئەوەی لایانی کەم ئەگەر کۆی فەراغەکەشمان پێپڕ نەکرێتەوە ئەندازەیەک بتوانین ئەو گاپەی کە دروست بووە ئەو فەراغ و کەلێنەی کە دروست بۆ پڕی بکەینەوە بەڵام بەڵێ وەگوتم لە پلان و لە استراتیژی خۆمانە هەموو ئەمانە هەیە هەمووی وابەستەی توانەدارایەکیە کە نەماتوانێت دەستی بۆ بەرین بەس وەکو ڕوبەڕووبوونەوە کەناڵە تەنارکی کەناڵە ئیسلامیەکان ئەو خۆک وەکو بینەریش بۆ منە کەناڵێک کە درامای خراپ کولتوری بێگانە ینی بڵاو دەکاتەوە بەرپرسیارەتی بەرامبەر بینێرژ نییە بە بایکۆتکردنی بێ خۆلانی کەم دەتوانێت ئەم حاڵەتە دروست بکرێت کە مەسەلەن پشێوی کۆمەڵاتی زۆری دروست کردووە لێک زیابوونەوە حاڵەتی دیاردەی نامۆی زۆری دروست کردووە بە ئەکیدی کاک حەکیم تەوان ئەرکی کۆمەلگایە بەڵام ئێمە پێویستمان بۆیە کۆمەلگا وشیار بێت ئەو ئەندازەیە وشیاری هەبێ بەرامبەر ئەوەی کە چۆن بایکۆتی ئەم جۆرە میدیانە بکات بەڵام
ئایا کۆمەڵگە هەر هەمووی وشیارە هەر هەمووی لە مەترسی ئەم بابەتانە تێگا چونکە زۆر کات ئەو کەناڵانە بە ئالەتی جیاواز ئەم جۆرە بابەتانە ئەم جۆرە ژەهرانە خەنە نێو کۆمەلگاوە کە ڕۆ ڕاستەقینەکەی بە ئاسانی لە خەڵکەوە دیار نییە ئەو مەرامەی کە لە پشتی ئەم جۆرە دراما و ئەم جۆرە بارامێکی سیاسیە لە پشتیەوە بەڵێ بە ئەکیدی بەرامە سیاسەکەەوە چیانی سەرقاکنی خەڵکە بە غەریزە و بەشتی لاوەیەکە لە بابەتە سەرەکیەکان تۆ بتوانی خەڵک مەشغوڵ بکەیت بە کۆمەڵێک بابەتی بەناو تەرفیهی دای بڕی لە بیرکردنەوە لە سیاست لە بیرکردنەوە لە دەسەڵات لە کەم و کوڕەکان لە دزینی پارە لە نەبوونی خزمەت گوزاری کارەبانی ئاونی ڕێگانی هەموو ئەو گیر و نەعەدالەتیە کەس نازانە داهاتی نەوت چۆنە و چۆن ئەکڕێ و چۆن ئەفرۆشێ و داهاتەکەی چەنە لە جیاتی خەڵک بیر لەمە بکاتەوە وەرە سەرقاڵی کە مەشغوڵی کە بە کۆمەڵێک بابەتی تەرفیهیەوە ئەندازەیەک لەمەی بیر ئەبێتەوە ئەمە خاڵێکی تر جیلی داهاتووی ئەم کۆمەڵگەی ئێمە گەنجانن ئەوەی کە ئێستا لە تەمەنێکی هەرزەکاری و گەنجان ئەمە بەردی بناغی ئەم کۆمەڵگەی وەکۆڵێ ڕوئیا و دیدگای ئەم مجتەمەعی ئێمە لە 15 ساڵی داهاتوە ئەمانە دیاری دەکەن کاتێک کە تۆ دی ئەمانە سەرقاڵەکەی تەمان ئەمانە وەرگێکی زۆر باشن بۆ ئەم جۆرە بابەتانە چ لە شاشە گەورەکانەوە چ لە شاشە بچووکەکانەوە چونکە لە بیرمان نەچێت حەکیم ئێستا بەشێکی باشی ئەم جیلەی کە من باسم کە لە شاشە گەورەکانەوە داتا و زانیاری ئەم بابەتانە وەرناگرن لە شاشە بچووکەکانەوە لە مۆبایلێکی سمارت کە لە گیرفانیایەتی یاخود لە ئایپادێکەوە لەم شاشە بچووکانەوە ئەم بابەتانە وەرئەگرێت و خۆی مدمینە بەرامبەر لەسەر ئەم بابەتانە و خۆی بینەرێک و گوێگرێکی زۆر باشە بۆ ئەم شاشە بچووکانە زۆر بە ئاسانی لە ڕێی شاشە بچووکەکانەوە ئەمە وەرەگرێت چونکە بیرمان نەچێت تەنها شاشە گەورەکان نییە ئێستا دەیان و ئەگەر ناڵێم سەدان و هەزاران ئەوەی کە پێی دەوترێت وێب تیڤ لە وڵاتی ئێمە دروست کراوە کەسێک هاتووە دوو کەس سێ کەس چوار کەس مۆبایلێک کامێرەیەک هەندێک کەلوپەلی بەسیتیان هێنا و کڕۆمێکیان داناوە و پیجێکیان دروست کردووە کە پێوتێ وێب تیڤ ئەچەند 50,000 بە سندیکای ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان زۆر بەداخەوە من لەو ماوانەی پێشوو لە کۆبوونەیەک برادرانی سندیکا هەبوو ئەو گلەیەمان لێ کردوتمان کاکیژیان کەناڵێکی فەزایی تەوانچە مۆڵەت هەر نادن کەناڵی فەزایی تازە و هەموو ساڵێک پارێکی یەکجار هائیل لەم کەناڵە فەزایانە ئەسەن بۆ بەناوی باج ڕسوماتەوە ئێستا ڕێعایی ئیجتیماعیشیان ئیزافە کردو تۆ دەبێت زەمان بدەیت بۆ ئەو کارمەندانی کە لە ناو کەناڵەکەی تۆ ئیژەکەن زەمان والحاصڵ ئەرکێکی مادی و ئیداری قورسیان دروست کردو لەسەر ئەم کەناڵانە بەڵام لە پاڵ ئەوەیە کەسێکە چێ بە 50,000 دینار مۆڵەتێکی ئێنێ و پیجێک دروست ئەکا و شاشەیەکی بچووکی هەیە و ژەهر ئەڕژێتە ناو ئەم کۆمەلگایەوە هەواڵی فەیک و ناڕاستی کۆمەلگا بەلاڕێیە ئەبا لە کەسایەتیەکان ئەدا تەشهیر ئەکا لە حیزبی سیاسی ئەدا کۆمەلگا تێک ئەدا گەنجەکانمان بەلاڕێە ئەبا ئیتر ئەو پەیجانە خۆتەزانی متعدید زۆرن بەبێ فلتر لە وڵاتی ئێمە ڕاستە سوۆسیال میدیا ئێستا هەموو سنوورەکانی بەزاندووە من لەگەڵ ئەوە نیم سانسۆر هەبێ لەسەر میدیا بەڵام لەگەڵ ڕێخستنی میدیاین خۆ دەبێ میدیا ڕێک بخرێ ناکرێ هەر کەسێک هات مۆبایلێک و نیگمایکێکی بەدەستەوە گرت و لە بەردەم کڕۆمێکە دانیشت و بە کەیفی خۆی بتوانێت ئەوەی کە ئیڵێ بەبێ هەڵگرتنی بەرپرسیارەتی چونکە ئێمە کەوەی لە میدیاکەمان و ئەڵێ نەمە میدیایەکی فەرمین بەرپرسیارەتی هەڵەگرین کەیسمانە چێتە مەحکەمە خەڵک شکاتمان لێکە ئەڵێ بۆ هەواڵێکتان بڵاو کردو لەسەر ئێمە ناڕاستی بوو چەندی کەیسمان ئێستا لە مەحکەمەیە و هەندێک جار سەرقاڵمانەکەن بەوەی کاکەوەرە داوایەکتان هەیە و ساڵێ 2 ساڵ 3 ساڵە چین بەدوایە هەر یەکلا نابێتەوە بەڵام ئەو لە پاڵ خۆیان وێب تیڤێکی دانا و پیجێکی دانا کە بە هەزارانن ئەمە ئەوانن کە من و تۆ ئەیان بینی ئەی سەدانی تریش کاک حەکیم هەن بەناوی پیجی سێبەرەوە کە بێدایک و باوکن کەس نازانێ خەریکی چین خەریکی ئەو جۆرە بابەتانن کە کۆمەڵگە بۆ شێوازە ئاراستان ئێوە خۆتان وەکو کۆمەڵی دادگەری و تۆڕی میدیایی پیجی سێبەرتان نییە ئێمە وەکو تۆڕی میدیایی هیچ پیجێکی سێبەرمان نییە ئەوەی کە هەمانە تەنها پیجی ڕسمی پەیامە باش بەس ئەو کەناڵانە بەشێکی کەوتە ژەهر بڵاو دەکەنەوە هەر بە پارەی نەوتەکە و پارەی داهات و پارەی خەڵکیشە لەو سەرەوە بە پارەی خەڵکە دوای شەر خێزانی کۆمەڵگە تێکدا هەر بەو پارێ وتی ئەڵێ بەهێنی خۆی نازام سمیاڵی چاورەکە ئەمە ڕێگەوەیە تەمان ئەو پارە لەکوێ ئەی بۆ ئێمە ئەو پارەیەمان نییە ئمە حیزبێکین خاوەنی 120 کۆتا انتخابە 120,000 دەنگمان بۆ کوردستانی هێناوە خەڵکێکی حیزبێکی ڕەسەنین لە شاغ بوون لە کوردستانین لە پەرلەمانین لە عێراقین وەگوتم دەنگدەرێکی مەبدەئیمان هەیە باشە بۆ ئێمە ئەم پارێمان لە بەردەستانیە بۆ ئێمە نیمانە خێرە ئەو خەڵکە سەدان ملیۆن دلار سەرفەکە لەم سێکتەرە جیاوازانە خۆ مەگەر ئەوە هەر پارەی دزراوی ئەم میلەتە نیە و ئەم میلەتەی پێ بەلا ڕێیا ئەبرێ ئەم میلەتەی پێ ئاراستە ئەکرێ بە شێوازێک کە
عاقبەتەکەی زۆر خراپە بێ کاک حەکیم ئەم کاکانە لە هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتدارانە لە هەرێمی کوردستان زۆر بێ بەرنامە ئیش ئەکەن تەنها ئەڵێ با مەترسیەکە لە خۆم دوور کەوێتەوە قەینا خەریکی چیە بێ کاکێکیان تەنها دەیانەوێت گەندەڵەکە بەردەوام بێ و کۆمەلگا با گەندەڵەکەم بەردەوام بێ کەس لە من نەپرسێتەوە کۆمەلگا خەریکی ئەم بابەتانە بێ و سەرقاڵی کەم خەم نەبێ ئاگرە سوورە لە خۆم دوورە نا لە ساڵانی داهاتووە ئەوە خۆی بۆ خۆی جارێکی تر دەبێت مەترسیکی خۆرە لەسەر ئەم کۆمەلگایە کە بەوانیش چارەسەر ناکرێ و جەستەی ئەوانیش داخورێنێت. بەڵێ سوپاسەکەم ناوبڕێکمان هەیە دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێش کورد و دوای ناوبڕەکە دێنە وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەممەد سەبارەت بە ناسنامەی ئیسلامی گەلی کورد یاخود کۆمەڵێک دۆسیەت دەوروژێنرێت پێچوانەی ئاینی پیرۆزی ئیسلام بوون لە ماوەی ڕابردوو لە کوردستانە ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ ئەو دۆسیانە کردووە؟ ئێمە میلەتێکی مسلمانین ئەوەی کە پێی دەوتێت لە سەر و 1995 و زیاتر میلەتە میلەتێکی مولتەزیمی پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەداخەوە زۆر نابەرپرسانە لە وڵاتی ئێمە لەلایەن دەسەڵاتەوە حتا تەنانەت بەداخەوە لەلایەن موسسە فەرمیەکان حکوومەت و پەرلەمانەوە دەست بۆ ئەوە ئەبرێت کە ڕۆڵی ئاین لەناو ئەم کۆمەلگای ئێمە کەمکەنەوە بەشتی ناشرین و بچووک بچووک کە لە دوجارە خۆشیان زەرەکەن چونکە ئەم کۆمەلگای ئێمە ئەم دەسەڵاتدارانە ڕایان نەگرتووە یاسا و قانون و ئینزباتی ئەمان ڕایان نەگرتووە ئەوەی ئەم کۆمەلگەی ڕاگرتووە دین و پابندیەکەیەتی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە خەڵک دزی ناکە خەڵک تەعەدا ناکە خەڵک چەتەی و ڕێگری ناکە باشە بۆ نایکات قانون و یاساکە ئەمان کردوێتی نا ئەوە بەدەیان و سەدان هەڵهاتوو هەیە لە بندەستی ئەمانەیە یەت و ئەڕوا ئەوەی کە ئەم کۆمەلگەی ڕاگرتووە بریتێ لە ئیسلام و پابندیەکەی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەواتەمە دەستکەوتێکی یەکجار کۆمە گرنگە بۆ وڵاتی ئێمە دەبێت پارێزگاری لێ بکەین ئەمە ئاشتی کۆمەڵایەتیە دەستبردن بۆی لە هەر وڵاتێکا کارەسا دروستەکە لە ئەوروپا لەبەرەوەی ئەم پابندیانە نییە ئەوەی کە خەڵکی زەبط و ڕەبت کردووە بریتێ لە قانون و یاسا و ئیداریات کاتێک کە قانون و یاسا لە ئەوروپا لە شوێنێکا کەس ئەبێ و هاڵن کارەبا کوژایە باین مەلاین دۆلار خەڵک مخالەفا دەبا کات و ئەدزێ و ئەوانە لەبەرەوە ئاین ڕەکیزە و گرنگ و ئەساسی ئێمەش وەکو حیزبێکی ئیسلامی وەکو میدیایشی ئیسلامی خۆمان بە خاوەنداری ئەم بابەتە ئازانین و داکۆکیکەرێکی سەرسەختی ئەم بابەتە ئەبین و لە هەر شوێنێکا بەڕاستی پرسی ئاین دەستبردن بۆ بابەتە ئاینیەکان ئەرکی سەرەکی ئێمەیە کە کۆمەڵگەی لێ وشارکەینەوە و نەهێڵین ئەم بابەتانە تێپەڕ بێت سپاس بەخوای گەورە لە ماوەکانی ڕابردوو بۆ نمونە پرسی گۆڕینی وانەی پەروەردەی ئیسلامی و دەستکاریکردن و قسە و باسێکی زۆری لەسەر کرا هەم
پەرلەمانتارەکانمان لە پەرلەمانی کوردستان بەدەستخۆشیەوە هەم میدیاش کە ڕۆڵێکی گەورەمان تیا بینی ئەم پرسە بەڕاستی ستۆپمان کرد بەمان کە ناتوانن ئێوە دەستبەرن بۆ ئەم بابەتە و گوتم ڕای گشتیمان لەسەری دروست کرد لە بابەتی یاسایەکیان هێنا ناو پەرلەمانی کوردستان و یاسای توندوتیژی خێزانی یعنی یاسایەکی زۆر نامەعقولی نامەنطقی بێتام وەکۆی ئەم کۆمەڵگەی ئێمە هەموو شتێکمان تەواو کردبێ خەڵک تێر و پڕ بێت هەموو خزمەت گوزاریەک تەواجودی هەبێ دەخلی فرد لە وڵاتی ئێمە گەشتوێتە $3,000 $4,000 هیچ کێشەیەکمان نەما بێ وەکو سویسرا پاڵمان نابێتەوە اینجا بابین دەست بەرین بۆ یاسای خێزانی باشە لە کاتێکە خێزانەکانی ئێمە ئەگەر بە پۆینت وەریگری بە ئیحسایی وەری بگری بڕوانەکەم لە 100% ئەم بابەتت لە کوردستانە دەستکەیە کە توندوتیژی خێزانی ئەنجام بدرێ هاتن کۆمەڵێک یاسایەکیان هێنا و دەستیان بۆ کۆمەڵێک شت برکە وەکۆڵێ ئاسایشی خێزانەکانی خستە مەترسیەوە دەستمان بۆ ئەم بابەتە بەر زۆر بە ئازایانە کەمپینمان بۆ ڕاگەیان ڕایگەشتیمان بۆ دروست کرد کە خۆشبەختانە خەڵکی کوردستان هاتنە سەرخەت دوجار هەر ئەو کاکانە لە پەرلەمانی کوردستان بە پەلە خێرا پێچیان و دان خسووتیان زانی و رادیۆ دوای زانی رادیۆ و دەستیان کاکەمە خەتەر بۆ خەتەر هیچ نەبێت دواتر مەسەلە بابەتی یعنی قورآن هێنا ناو مۆزوع خوێندنی خولەکان و لەبەرکردنی و دەبێ بە سیستەم و دەبێ ئاوا بێ کاکە قورآن بریتە لەو پەیامە ئیلاهیە گەورەی کە گەورەترین سەروەریە بۆ ئەم کۆمەڵگە و بۆ ئەم میلەتی ئێمە کە ئەم میلەتی ئێمەوەی بەیەکەوە بەستوود هەموو جوانیەکانی ئێمە لە قورآنەوە سەرچاوی گرتووە کاتێک قورآن و ئاین لە تاریخی ئەم میلەتی ئێمە ئەهێنیتی دەرەوە شتێکی وات بۆ نامێنێتەوە کاک حەکیم بڕۆ دراسی تاریخ و بڕۆ دراسی مێژوو بکە ئەوە چ زەرێکە ئەم میلەتی ئێمە لە ئیسلامی کردووە لە قورآنی کردووە زەحمە نێ بۆم بژمێرن بم باسکەن باشە بڕۆ دراسی ئەم بابەتە کە بە شێوازێکی بابەتیانە بزانە چ زەر بەعکسەوە ئێمە هەموو شانازیەکانمان هی ئیسلام و هی قورآنە ێ باشە کاکە تۆ بۆ دی دەست ئەبەی بۆ ئەمە لەبەر ملڕاوەشاندنێک بۆ ڕۆژ ئاوا یاخود بۆ جێبەجێکردنی مەرامێکی خۆت بۆ دەست بۆ ئەم بابەتە بێ بۆیە ئەمەش بەڕاستی دەستمان بۆی بر وەزارەتی ئەوقاف هاتە سەرخات یعنی حتا وای لێ هات بابەتەکە کە کاکە تکار راپۆرتەکانتان بوەستێنن تکە ئینەکانتان بەرنامەکانتان بوەستێن لەسەر ئەم بابەتە ئەوە جارە ئێمە بێدەنگیمان لێ کردو ئێوەش بێدەنگی لێ بکەن تا یعنی ئەمە بەڕاستی دەستکەوتێکە وە شانازیەکە بۆ ئێمە ئەو بابەتی هێر بابەتێک تریش لە داهات و بێتە سەر ئەنی کوڕی ناکەن و بێدەنگیش نابن کاک حەکیم ئەرکی ئێمە ئەرکی میدیا چونکە میدیا بەڕاستی خۆ لە دوجارە پەرلەمان خەڵک نووسەر ڕۆشنبیر ئەوانە قسە دەکەن دوجارەوەی ئەم پەیامانە تەوزیف ئەکان میدیایە کەواتە میدیا کاریگەریەکی یەکجار گەورە هەیە بە تایبەتتر ئێستا کە میدیای دیجیتالی زۆر پێشکەوتووە یعنی تۆ زۆر بە سەریعی ئەتوانیت ئەگەر هەموو خەڵکی سێری شاشە گەورەکان نەکات لە ڕێی شاشە بچووکەکانەوە لە ماوەیەکی زۆر کەمە تەواوی خەڵک لە وڵاتی ئێمە و لە دەروی ئەم وڵاتەش ئاگادار بکەیتەوە لەبەر ئەوەی کە مەترسیەکەی بەڵێ ئەرکی خۆمانە بەوە شانازیشی پێوە ئەەکەین کە ئێمە ئەو ئەرکی خۆمان بە باشی جێبەجێکەین چونکە پێمان وایە ئەمە بۆ دۆڕۆژمان باشە و بۆ ئەم کۆمەلگای ئێمەش باشە و ئەم کۆمەلگای ئێمەش با چیتر بەداخەوە ئەم کاکانە سەروەت و سامان و وەکوڵێن ژێر زەوی و سەرزەویەکان دزیوە ئەوەی ماوەتەوە ئەخلاق و ئاین و دینەکە و پابندیەکەیەتی ئێبانە هێڵین ئەمەشی لێ بدزن کاکە یعنی هەر ئەوما ئەوەشی لێ بدزن ئێدە واز بێنن ئەوانەتان برکاکە ئەوەی جوانیەک ماوە لەم کۆمەلگای ئێمە ئەوەیە کابرا ڕاستە ئینتیمای سیاسی بۆ کۆمەڵ نییە بۆ حیزبێکی ئیسلامی نییە بۆ یەکێتی و پارتی هەیە زۆر کات بەڵام کەسێکی پابندە کەسێکە خاوەن ئەخلاق و ڕەوشتە باشە اعتیزاز بە دین و قورئانەکەی خۆکە کاکە واز بێن بە ئەوانش بە ئاراستەیەکی خراپامە بن دوجار خۆتان زەرەری لێکەن باش سەبارەت بەم کابینەیە هەست دەکەن کەلام کابین جەلال و دەڤەرەکە لەبەرەم کەسایەتەکان ئەمنین هەم زیاتر پەیوەندەکانی پارتیویچێتی بە ئەمنی بوون ئەنی کاری ڕاگەیانیش بەرتەسک بۆ یاخود پێشێلکاری هەیە لە حاڵەتەکان هەم بەرامبەر ئازادی ڕادن هەم بەرامبەر میدیاش بڵین سەرکوتێکی خۆپیشاندان بێ مدیا بێت پێشاتێکی زۆر خراپە بەداخەوە هەرچەنە ئازادی لە وڵات هەموو جۆرە ئازادیەکان جا ڕۆژنامەگەری بێ و ئازادیەکانی تر بێ لە وڵاتی ئێمە قۆناغ بە قۆناغ لەلایەن ئەم دەسەڵاتدارانەوە بە یەکێتی و بە پارتیشەوە بەردەوام سانسۆری لەسەر بوو بەڵام بە تایبەتی لەم کابینەیە کە جەنابەت ئاماژە بەم کابینەیە ئەدەی زیاتر سانسۆر خراوەتە سەر ئەم بابەتە لەبەر چی لەبەر کاکە ئەم کابینەیە ئەو تا دەبینی ڕۆژنامەنووس دەدا بە دادگا ڕۆژنامەنووس حکومەکە ڕۆژنامەنووس لە سای ئەم کابینەیە دەگیرێت لە هەردوو دەفەر بەبێ جیاوازیەوە ئێستا حالیان ڕۆژنامەنووس لە ژوورە لەم دەفەرە لە سلێمانی باشە لەسەر چی کاکە ئەگەر
ناقانونیشی کردو فەرمو بە یاسای ڕۆژنامەنووسان دادگایی مادی خرامی کە مێ بە یاسای سزادانی عێراقی بیگرە و بەندی ئەوش کێشەیەکە ینی کار بە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 لەگەڵ یاسای بەرزهێنانی زانیاری ناکەن زۆر بەکەمی پەنادەبن بۆ یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی یاسای سزادانی عێراقی بەڕێ زۆربەی کات بەرداخەوە پەنا ئەبرێ بۆ یاسای سزادانی عێراقی کە بەندکردنی تایە یعنی کە بەندکرد جارێتتر بە کەفالەت وەرەبێن ڕۆژنامەنووسە ئەوە بێ بچینەوە سەر پرسیارەکەی بەڕێ لانی ئەمنیەنی ئێستا کاراکتەرەکان لێرە ئەمنین ئەوەی کە حاکمن لەم دەڤەرە ئەو دی و بامان شێو تەسیری هەیە بۆ لەسەر تێڕوانینیان بۆ میدیا بۆ ئازادی ڕادەربڕین بە ئەکیدی زۆر تەسیرێکی گەورەی هەبوو ئەوەی بەڕێزەی کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خۆی لە دەستگایەکی ئەمنیەوە هاتووە تێگەشتن و بیرکردنەوەی ئەمنیانەیە بۆ چارەسەرکردنی هەموو گرفتەکان بۆیە دەبینی ئەم تێگەشتنە ئەمنیە دەسی بردەوە بۆ کەیسەکان ئەوە تا دەبینین کەیسەکان هەر هەمووی بەم شێوازە مامەڵە ئەکرێت کە بەداخەوە تەنانەت ڕێکخراوەکانی مافی مرۆڤی جیهانی ڕۆژنامەنووسانی جیهانی هەموو ئەوانە قۆنسولیەتەکانیش هاتوون دەسەرخەت لەسەر ئەم بابەتی کاکە نابێن بابەتانە بەم شێوازە معالەجە بکرێت بۆیە بەڵێ دەستبردنەکانیان هەمووی دەستبردنی ئەمەنی لەم دەڤەری ئەملاش خۆمەگەروانە بێت ئێستا لێرەش سێرەکەی شارەکان بەرەو عسکەرتاریەت براوە سەرکردنی خۆپشاندانە لێدانە دەستگیرکردنە حتا دەرکەوتنەکانیان کا حەکیم دەرکەوتنەکانیان دەرکەوتنی عسکەری و ئەمنیە هەواڵەکانیان دەبینی کاکە ینی کاورە بە حساب خۆی ناو حیزبێکی مەدەنی و سوسیال دیموکرات و ئەوانە کەچی دەبینیت بەردەوام جلی عسکەریان لە بەرای بەردەوام سەردانی هێز ئەمنیەکانەکەن و بەردەوام لێدوانەکانیان لەسەر بابەتی ئەمنی و ئەمانەیە کاکە ئەم وڵاتتان بۆ کردو بە مەعسکەرێک ئەم وڵاتە بەداخەوە ئەم 2-3 ساڵی ڕابردوو ئازادیەکان لە بەردەم مەترسیشی گەوریان تەواوی ئازادیەکان لە بەردەم مەترسیشی گەوریان و کوردستان خەریکە بەرەو سەربازگەیەکە کرێت ئیتر دەنگ ئەو کەسانی کە قسە و ناڕەزایی وەزعێکیان هەیە یا دەگیرێن یا سەرکوت ئەکرێن یا ڕوبەڕووی دادگا دەکرێن یا بە شێوازێ مامەڵیان لەگەڵاکرێت کە بێدەنگ بکرێن بۆ ئێمە ئەرکی ئێمەی قورستر کردوتەوە کاک حەکیم ئەرکێمەی قورستر کردوتەوە کە بەردەوام ئێمە ڕوبەڕووی ئەم جۆرە فشارە جۆرا و جۆرانە ئەبینەوە لە هەردوو لاوە باش ئەمادام جەناوە دەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریشی با کۆمەڵێک پرسیاری سیاسی لێکم سەبارەتەوەی کە لەم کابینێ باسی ئازادیت کرد ئەی لە بوارەکانی ترە ینی تووشی فەشل بووە دابینکردنی خزمەتگوزاری بێت ئەو هەموو فشارانەی کە کۆکردنەوەی باج و ڕسوماتە لە مەسەلەی پێشکەشکردنی خزمەتگوزاریە شەفافیەتە ڕوبەڕووی فەشل بۆتەوە وڵاهی جا ئەمە وەکوتم ڕاستێکی حاشا هەڵنەگرە ڕۆژانە ئێمە ئیشێکی گرنگی سەرەکیمان لە بەرنامە هەواڵەکانمان ئەبێ بڕۆین فۆکەس بخەینە سەر هەموو ئەو قۆرتە گەورانی وەکو هەولێریە لێ هەموو ئەو چاڵە گەورانی کە لەم وڵاتەیە لە بوارە جیاوازەکانی خزمەتگوزاری ئەم کاکانە دروستیان کردو یعنی زەحمە نەبێ وەڵامی ئەوانەمان بدەنەوە ئەوە چەند ساڵە یاسای بودجە نەچۆتە پەرلەمانی کوردستان ئیتر من چۆن پێت بڵم تۆ حکوومەتێکی شەفافی زەحمە نەبێ ئەوە هیچ داهاتەکە دیار نییە کەس نازانێ ئەم داهاتە چەنە و چۆنە کەسی نازانێت چۆنی سەرفیەکەی هیچ لێپرسینەوەیەک نییە لە وڵات ئەوە تا دەبینی خۆیان لە بینی خۆیان هایەکێتی و پارتی ئەوە چەندێکە مانگێک زیاترە جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بایکۆتی کۆبوونەوەکانی کردووە و لێدوانی دژبەیەک ئەدەن یعنی پێویست ناکە ئێمە زۆر باسییان کە کاک حەکیم خۆیانەوە تا دەڵێن برادران لەم لا دەڵێن کاکەوەڵا برادرانی ئەولا ئەوە حیساریان خۆتە سەر دەڤەرەکەی ئێمە و سانسۆرمان لەسەر و پارەمان نادەنێ و خزمەتگوزار لەم بینەیە یعنی بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان تووشی گرفت و ناڕەحەتێکی جار گەورەوە من خۆم لە کابینەی پێش و لە حکوومەتا بووم ئەگەدارم لە وەزعی حکوومەت ئەزانم حکوومەت چییە و چۆنە بەڵێ ناڵێم ئەو کاتە باش بوو ئەو کاتش بڵێ بەردەوام ئەمە کەڵەکە بووی وەزعێکی ڕابردووە بەڵام ئەگەر تەقیم بۆ ئەم کابینەی ئێستا بکەین و نزیکە بێت تۆ لە 4 ساڵ بەسەر تەمەنی خوا تێپەڕیوە هیچ ئاماژەیەک بۆ چاکسازی تروسکاییەک نبینم بۆ چاکسازی بەڵکو هەموو دەرگاکانی چاکسازی بەداخەوە بەرەو داخستنە بم جاران شتێکیان هێنا گەندەڵی کراوەتەوە ئێستا ئەکیدی بڕۆ هەڵسەنگادن کە جاران شتێکیان هێنا لە ساڵانی ڕابردوو لە سەردەمی ئەو کابینەی ئێمە لە حکوومەت بن کابینەی هەش بەناوی دیلۆت ڕخراوی با بڵێن کۆمپانیایەکی نێودەوڵەتیە بۆ مەجای ڕقابە ئێستا خەریکە راپۆرتەکانی دیلۆتیش هەر بایەخی دابێن و هەر نایبینین کە راپۆرتەکان خۆی یەک پارچە جێگای تێبینی و سەرنج و ئەوانە بوون لە بوارە جیاوازەکانی تری خزمەتگوزاریە فەرموو پێمان بڵێن چیتان کردووە ئەوە تا ئەم هەرێمی کوردستان ڕۆژێک زەبڵدایە پۆشێ ڕۆژێک حادیسەی سیارە و مرور و ئەوانە کە قوربانی یەک لە دوای یەکی دەبن ڕۆژێک کێشەی LPG و غاز و ئەوانەوە کە هەمووی ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتە یعنی خۆخوا ڕەحمی کردووە وڵاتی ئێمە
بابەتی ترمان بۆ نایەتە پێشەوەژین ئەوە تا هەر نەوتی سپی یانی ئەوە چەندێک ئەو منطقە ساردەکان هاوارەکەن کاکە نەوتی سپی لەم وەزع و سەرمەوە یعنی هەر سێکتەرێکی خزمەتگوزاری لەم وڵاتەیە دەستی بۆ ئەوەی کاک حەکیم داتەپیوە وێران بووە تروسکاییتیانە ئاماژەکان خراپن هەمووی پێمان دەڵێن کاکە ئەم کاکانە هیچ نیەتێکیان نییە هیچ وەکوڵێ شتێک نییە بۆ ئەوی ئێمە خەڵک ئەمەلێکی هەبێ هیوایەکی هەبێ بۆەوەی کە ئەوەی کەمانە ناتوان چاکسازی بکەن بە قەناعەتی من چاکسازی بە خەڵکی چاکەخواز و چاکە کارەکرێن ئەم بەکار ناکرێت نەخێر ئەمانە تێسکراون ئەمانە 30 ساڵە ئێمە تێستیانەکەین 30 ساڵە دەرفەت لە دوای دەرفەت خەڵک پێداونێتەوە دەرفەت لە دوای دەرفەت خەڵک پێداونێتەوە ێ باشەوە نۆ کابینە تێپەڕی بەسەر تەمەنی ئەم حکوومەتەیە 30 ساڵ لە تەمەنی ئەم حکوومەتە تێپەڕی زەحمەت نەبێ سەرەتاییترین داواکاریەکانی خەڵک کە خزمەت گوزاریە کە ئاوە کە کارەبایە کە ڕێگایە کە نەوت و غاز و نازانم چییە تۆ نتوانی وەدابینیکەیت باشە تازە دەست بۆ ئەوە ئەبەی زیاتر دەسەخەیتە بینەقاقای ئەم خەڵکە کارەبای لەسەرەکەی بە زیرەک وە بێ پریپیت بێ و پڕیکەیتەوە پارە باش نادەی دەڕێ بەس پارەی پاشەکەوتیان لاوێکی بەس پارەی پاشەکە تۆ زەحمەت نەبێت هەموو مۆزەفێ لە وڵاتی ئێمە جەنابەت راپۆرتێکت کرد لەسەر 24 تریلیۆن قەرزاری 24 تریلیۆن تۆ قەرزاری موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەی زەحمەت نەبێ هەر لەو قەرزەی کە تۆ لەلاتە لەوە پارەی خزمەت گوزاریەکە نا ئامادە نییە نەک باسە باج و ڕسومات سێری باجی ڕسومان لە 100 تا 200 و 300 لەسەر کۆمپانیاکان لەسەر هاوڵاتی لەسەر تەواوی سێکتەرەکان لە وڵاتەیە زیادی کردو زەحمەت نەبێ پێمان بڵێن ئەم داهاتە بۆ شۆڕوە نەوت بە 20 دلار و بە 18 دلار بوو نەوت ئێستا لە نزیکی 90 دلار زیاتر لە ساڵێکە لەو ڕێنجە 100 دلار بوو بەڵێ تۆ ڕێنجێکی بۆ وەرگرەکە حەکیم بە معدلی وەری بگرێ بڵێ کاکە 85 دلار باشە عێراق بودجەکەی لەسەر 45-50 دلار دانابوو ئێستا ئەو فەرقی کە لە فەرقی نەوت وەری ئەگرێت توانیوتی احتیاطی عێراقی هائیل کات و کۆمەڵێک وزارەتی دارایی 100 تریلیۆن زیادەی هەیە 100 تریلیۆن زیادەی هەیە وسا دەستیان بردو بۆ ئێکاکە تۆ خۆ من ناڵم عێراقیش بەڵێ گەندەڵە بەڵام بە بەراورد بەمانە گەندەڵەکەی زۆر لەمانە باشترە ئەگەر وانە فەرمو پێمان بڵێن داهاتان چەنە سەرفتان چەنە لە نەوت چەندتان دەسەکەوێت لە باج ڕسومات چەندتان دەسەکەوێت ئەوە جاران ئێمە ئەمانوت وەکو ئۆپۆزیسیۆن و میدیاکانی ئێمە ئەیوت باشایان و ناکاکە ئۆپۆزیسیۆن ڕخنەمان لێگرێ ئۆپۆزیسیۆن عینەکی ڕەشی خسۆتە چاوی دەی زەحمەت نەبێسا خۆتان شەڕتانە لەسەرەوەی کە یەکێتی و پارتی یەکێتی لەم دەڤەرالە کاکەوەڵا پارتی داهاتەکە بە من ناڵێت نازانم سەرچاوی چەندێک داهاتی هەیە شەریکم ناکە لە بڕیارەکانی سەبارەت بە نەوت و غاز و ئەوانە باشە دەڤەرەکەی منی تەهمیش کردووە ئەوە ناکە لە مانگەکانی پێشوە کاک حەکیم ڕۆژانە خانە نشین سەری ئەگەر بۆ موچە لەبەر چی بوو وڵا عەجزی ئێرە حسەکەی خۆی نانێرە بۆ ئێرە یعنی بەڵێ پارتیش دەڵێ داهاتی ئەم سنوورە کۆ ناکرێتەوە داهاتی ئەم سنوورە کۆ ناکرێتەوە فەرمووی 110 میلیاردتان هەیە چی لە 110 میلیارد ئەکەی ئیکاکە زەحمەت نەبێ پێمان بڵێن چۆنە لەبەرەوە پێویست ئێستا زۆر پێویست بە ئێمە ناکات باشە ڕووی ڕاستەقینەی ئەمانە دەرکەوتەوە بۆ هەموو بەزوو دەستیان خسوودە قورگی خەڵکەوە لە کەمی خزمەت گوزاریە خۆت پێویستە بەو بازانش کە ئێستا زیاد کراون لەم کابینەیە ئەنی خەڵکێکی زۆری کاسبکار هاواری لێ ئەستاوە بەهۆی ئەو باج و ڕسوماتانە بەڵێ تەمان باج کۆڵە کاریگەری ڕاستە خۆی لەسەر خەڵک هەیە بەڵێ قیناکە تۆ باج وەرە بگرە لە وڵاتانی پێشکەوتو باج وەرەگیرێ بەس ئەم باجە ئەخرێتە خزمەت گوزاری بۆ خەڵک ئێستا نرخی غاز بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپی گران بووە وڵاتانی ئەوروپی بەشێکی زۆریان ئێستا مانگانە دەعمی هاوڵاتیەکانی خۆیانەکەن بۆ پارەی غاز سەرڕێ و داهاتێک کە لەوێش داهاتیان باشە هاوڵات هەڵان داهاتی باشە بەڵام دەعمی غازی ئەکات باشە دەی زەحمەت نەبێت تۆ نەوتی نادەیتێ غاز لەم وڵاتی ئێمە تۆ بەو سعرێک ئەیکڕی کە سعری تیجاریە لە کاتێکا تۆ گەورەترین کێڵگەی غازت هەیە نەوت و بەنزین تۆ بەرهەمێنێت خۆت ئەڵێ 9 ملیۆن بەرمیل من ڕۆژانە هەناردە ئەەکەم بۆ دەرەوەی وڵات ئیکاکە لەو 9 ملیۆن بەرمیلە زەحمەت بە 50,000 دابنێ با تەصفیە بکرێ بدرێ ساڵێکە ملیۆنێک و 284,000 بەرمیلە لە ساڵێکە ملیۆنێک و 284 13 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت ئەوەش حکوومەتی عێراقی دابینیە کاکەوانە نەوتی سپی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشی زۆری هەر حکوومەتی عێراقی دابینی کردووە خۆ ئەمان تۆ ساڵ بڕەنەوتێکیان کرێ ئەم ساڵ شتێک ئێوش بە پارەیەکی زۆر ئەیانێ بە خەڵکی بفرۆشن ئێجا کابکە کە تۆگە 100,000 لێسەنی ئێخۆ لەگەڵ بازار ڕهینا چی فەرخان بانزین کە خەڵک بەکاری ئێنێ زەحمەت نەبێ پێم بڵێ ئەوە تا وڵاتانی عێراق کاکە عێراق کە لە پاڵمانە بە 450 دینار لیتر بنزینەیە بە هاوڵاتیەکانی خۆی تۆ بڕۆ خراپترین بنزین لە وڵاتی ئێمە بە 800 و 900 نایکڕی و بەرەو سەر ئەی کاکە پێم بڵێن ئەم سێکتەرە
نەود ئەفرۆشن باج وەرئەگرن ئەو هەموو دزی و فزی ئەکەن زەحمەت نەبێ بڵ بەس پێ ماڵێ ئەو سێکتەرەمان چاکرد کاکە یەکدانە بە نمونە نامێ هەموو دنیان بەوکەی بە شامۆشەوی بڵێ ئەم ساڵ تا ساڵی داهاتوو ئێمە مشکلەی کارەبا حلەکەین ویان کردووە لە بەشی داهاتەکە بەشی کەوچکە چایەکە بۆ میلەت بێ بڵێن لە داهاتەکە ئەوی ترشیان بۆ خۆیان ببن خەر بە فعلی هەروایە ئەگەر کەوچکە چاکەش بەر ئەم میلەتە فەقیرە ناکێ میلەتێکی داما و مولتەزیم بێدەنگ عاقڵ دانیشتووە تۆ ئەو چەوسێنیتەوە تۆ بەنواع و ئەشکال شێواز زۆر یەکەیت باش بەدا پرسیان بە کورتی بێ سەبارەت بە دامەزراوەکان زگرەوەی کە باسی کەمی خزمەت گوزاری کرد پەرلەمان بێ حکوومەت بێت دەسەڵاتی دادوەری بێ ئێمە هێزی بڵێن دام و دەستگای ئەمنی بێ هەمووی تووشی فەشەل بووە یانی ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپ داین لە ناوخۆ لەگەڵ عێراق لەگەڵ دەرەوە بە کورتی بێ سپاسەکە هەر مەلەفەکە حەکیم کە دەستی بۆ بێ ئەمانەتیان موافق نەبوون لە مەلەفی بینی هەرێم و عێراقا فەرموو ئەو چەندین خولی دانوستانیان کرد لەگەڵ عێراقا لەسەر نەوت ئەو هیچ جارەوازیان لە مادەی 140 ناوچە دابڕێنراوەکان و کەیسی پێشمەرگە لە بەغاو ئەوانە هەرواز لێ هێناوە هەموو غەمیان ئەوە بۆ وەفد ئەنێرن 200 ملیارەکەمان بدەنێ یان نەماندنێ باشە ئەوە لێ موافق نەبوون ئەوە چەندین جەولەیان کرد و شکستیان هێنا لە مەلەفەکانی چاکسازی لە هەرێمی کوردستانە وەگوتم زەحمەت نەبێ بە تەحەداوە پێتان ئەڵێم یەک مەلەفم پێ بڵێن یەک کەسی گەندەڵ لەم وڵاتەیە لە ئاستێکی بەرپرسیارەتیا بێ و درابێ بە دادگا و خەڵک و ئەم میلەتە زانی بێتی لە مەلەفی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانە ئێمە ناڵێن هاوپەیمانان پیان ئەڵێت ئەوە تا هاوپەیمانان پیان ئەڵێ زەختی خۆتە سەریان دەڵێ کاکەگیان هێزەکانی پێشمەرگە یەک خەنەوە باشە ئەم هەم ئەوە هێزەکانی پێشمەرگە نەگێکیان نەخەزۆتەوە وەزیری پێشمەرگەش نیگەران بووە و هەر لە خۆیان نەچۆتەوە ماڵەوە نەگێکیان نەخستوەوە بەڵکو زیاتر لێکیان دابڕیوە هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەوە تا دوو ئاسایش دوو دژە تیرۆر دوو دەستگای زانیاری دوو نازانم چی دوو نازانم چی کە ئێستا بەداخۆ نەک مڵکی میلەت نین مڵکی یەکێتی و پارتیژ نین مڵکی بنەماڵە و ئەشخاصەکان لەناو یەکێتی و پارتیە پرسی ئازادی و مافەکانی مرۆڤ و ئەوانە لە هەرێمی کوردستانە ئەوە سێری راپۆرتە نێودەوڵەتیەکان بکەن بزان وەزعتان چۆنە سوپاس بۆ وەرز کاک محەممەد ئەحمەد بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و ئەندامی سەکرەداتی کۆمەڵی دادگەری سوپاسی ئەمەدە بوون دەکەین سوپاس بەوەی بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ